آفرین براکەم. کاکە تۆ بەدەم کردەوە نەبێت گۆڵ بێ. ئەوە چێو کرد؟ گۆڵم کرد. ئەی گۆڵم کرد. گەرە بۆ سۆڵەوە نەگرتەوە. چێتۆ خەتای من نەبوو ئەوە فێریان کرد. کاکە سۆپرمان لێرەیە. لاتشو بابا لاتشو ايش بيه داي لاتشو خلاص لي سوبر مارشو تلاتشو له. ورا سوبر ماني تشي ترى ماشي تشي لاتشو سوپرمانی شکابی تاقه به یک بینانا ورنه ولکی کی خودانی ما سوپرمانی شکابی تاقه به یک کاکە دیدی نەرمانەیە؟ دەوەرە پارە چی بشتیش. سوپرمانی شکابی تاقه به یک بینانا ورنه جانم بۆ سەرکەوە. ئەوەرە کەرە. ئەم پێم وتی لێوە سەرکەوە. نا کاکە. چووکەچوک بەس عاقڵ بە. بۆچی عاقڵ بە؟ ئێ تێ چی بکەی؟ ئەمێ بگەڕێمە یەک دەلی کەشمە نایتە. ئەگەر لێبی بۆ نەگەشەوە دەمیا. ئاخر سێرەی پێکەتەوە. ئەگەر بۆتمان لێرە بووە کەس ناتوانێت لێمان بە. کاکە لێوی سۆپرمانەکە ئەوە بوو. کاکە ئەوە سەیری چێکەی؟ ئەمریکا. ئەمریکا کوێیە؟ ئەمریکا شارێکی زۆر گەورەیە. سۆپەرمان لەوێ ئەشی. پڕە لە خانی بەرز. خانەکانە نەبەرسن خەریک نەگەنەمان. کاکە تۆ چۆن شتا نازانی؟ وەرە کەرە ئینگلیزیم خوێندوە ئینگلیزی. کاکە منیش ئەمریکا ناسم. ئەمریکا سۆپرمان لەوێشی. ئافرین براکەم. سۆپەرمان بە ئەمریشی قساکە. ئێسامی هەردووکمان لێوێ بشین. بۆ کوێچی؟ ئەچم لێنەوە وێنم. بۆچی؟ چونکە ئەمریکا دوورە خۆوە دەچێت لەوێشین. کەرە خۆ یەکسەر ناتوانین ئەوە بڕۆین. بۆچی؟ خۆیە کەسی لێ نییە. کەرە پاساپۆرتمان نییە پاساپۆرت. کاکە پاساپۆرت چییە؟ پاساپۆرت دەفتەرێکی بچووکە.
ڕسمی خۆت و ناوی خۆت و ناوی باوک و تەمەنی لەسەرە بەڵام خۆیەوە باوکمان نییە ئەو کاتە بەزای خۆتی لەسەر بێ ڕاکە با بڕێ باشورە سڵاو سەلام عەلەیک بابە خالید لێرەیە نا چووەتە دەرەوە هاتوون شتەکانتان بەرن بەڵێ نانان ئەو پێشە بەرە وا حافیز کاک ئیسماعیل خواحافیز کا ئیسماعیل خواتان لەگەڵ کوڕینە خەڵچیناڵە وەرنەوە بە بڵاوکاتە بۆ پاکەمەوە خەڵچیناڵە خەڵچیناڵە وەرنەوە بە بڵاوکاتە بۆ پاکەمەوە بڵای زۆر زۆرەتە بۆ پاکەمەوە بڵاوکاتە بۆ بمایەنە خەڵچیناڵە وەرنەوە وەرنەوە خەڵچیناڵە خەڵچیناڵە وەرنەوە خاڵە ئەوە عیب ناکەی بڵاوکانەوە لە پیسە ئێستا ئەگەر لە ئەمریکا ویدا خەڵک گەڵتەی پێکردی دەڵێی چی نازانێت خەڵک دیارە بۆ حەیان دەبەیت زەتۆ حیاوەیە خۆ فێڵە من ناکەی وەرە بە یەک دیدارەکەم بە پیاو دەڵێی چی وتم بە یەک دیدار تەڵاوەکانە بۆکەم بە پیاو توزان شکر ڕادش کاکە بەسە سێری مەکە دەیانە بێژە خۆکە خەڵچیناڵە وەرنەوە بە پیڵاکاتە بۆ پاکەمەوە خەڵچینە هێواش وێشی سەری بردم هێواش خەڵچیناڵە وەرنەوە وەرنەوە پیڵاکاتە بۆ پاکەم خەڵچینە بە پیڵاکاتە بۆ پاکەمەوە خەڵچینە ئەرێ مامۆستا ئەوە نێو دینارە ئێمە پیڵەیەک بە دینارێک واگە کرێتەوە دەواتی لێوێنە ئەوێ حساباتیش نازانێ خەڵک بە پارێکی زۆر پاساپۆرتە کڕێ و پێی ڕابوو ئەوش بە قاسافر هێنن دەخی ئەرێ ماما ئامامەجان پاساپۆرت بە چەنە پاساپۆرت بۆ چێ کوڕم من و براکەمانە بچین بۆ ئەمریکا وەرە کوڕم پاساپۆرت بە 7,000 دینارێکە دەستیشی دەی بڕۆ لەم ناو لاچنتی بڕۆ لەم ناو دکەونەوە دەی کاکە ئەی ئێستا چی بکەین بە هیچ پێیاگەین حەوت بۆ بلێ و حەوت بۆ تۆ چەندەکە 14,000 14,000 ئەی بە پێڵەو چەندەکە نازانم تی بۆ 40,000 سی بۆ 40,000 14,000 بنێشەکە فرێرە ماڵی خوا تۆ بۆ ئەرسلەیەکە لەم نییە ئەگەر دیمەرێکە وەرگرتە ئێستاوی بە ملیۆنەر
الله أكبر. الله أكبر. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله وبركاته. استغفر الله استغفر الله استغفر الله. خوای جان یارمەتیبان بێ من و براگەم چین بۆ ئەمریکا بۆ لای سۆپرمان هەرچی پێڵای پیسە بینێری بۆ لای ئێمە بۆیە پاشی بێنەوە پارەمان دەست بکەوێت. داوای 1 ملیۆن دیناریش بکە. بابە خالید نەوێت نابێت داوای پارە لە خوای جام بکەین ئەوەی هەشتمانە لێمان نەسۆنێتەوە. کارە تۆ چی زەرە خۆ توی چی نییە چەند ئەوێ داوا کۆدای چەند پاساپۆرتێکیش لێ بکە. خوای ژان لە براکەمەوە بوورە ئەمڕۆ تۆزێک تێک چووە. کاکە بە هێواشی باسمان بیرەکە باشە. زانا ئەوە تۆی؟ نەخێر بابە خالید ئێمە نین. با ئێوەن وەرە زانا گیان ماشێکم بەرێ کوڕەشی دەکەم. بەڵێ بابە خالید ئێمەین. فەرو بابە خالید دانیشە. دانا بەڵێ بابە خالید. براکە بۆ گەنی لێیە ئەبێ بیشۆری یارمەتی بە. زانا گیان لێدای مەکەنە بۆ گەن کوێرمەکە. بابە خالید چ ناوێ؟ نەگیان دڵەکەم خۆشی ئێوەمەیە من. بابە خالید با پێڵاوەکانە بۆ پاکەمەوە. زانا گیان من پێویستم بە پێڵاوی پاک نییە ئەوەی گەورە و قارەمان هەمووی پێڵاوی شڕیان لە پیایە. بابە خالید منیش پێڵاوی شڕم لە پیایە. کوڕم تۆش قارەمان و خۆشەویستی منی کوڕە جوانەکەم. زانا بابە خالید خۆ حافیز بەیانیە بینەوە. حافیزتان بێ گیان حافیزتان بێ بەیانی یەکترە بینینەوە. وەرە بیلێ سێمەوە. کاکەم کەرەوە واسی لێ بێنە تۆ دڵداری ناسانی. لە چۆن تااقەت هێوە نەدوام بکەویت؟ ئەگەر گۆرانی بێژ ناخۆشنی گۆرایم بۆتی. کەسێرم ئەکەی چیە بینی؟ باخێک باخێکی گەورە پڕ لە شێر و فیل مەیمونیشی لێیە منیش لێم. پێشتر پێدوتم چی؟ بەپولە چاوت بنووقێنە. بە هەر کەسێ بڵێت کوژم تێگەی؟ نانا بەخوا بێمانە بە کەس ناڵێم. خوای ژنمێنە. على الولايات اللي كنا فيها الخاص اليونان وقبرص لكن ما خاڵی شان تاو بوو. زيد خۆنەی بڕێ. زيد من وكالة الانباء بهذه زانا پێویست ناکات لە من ئیشکەیت. اسرائيل حست انه احنا ليست فقط 3 أنواع. تۆ لە دەرگام هەیە من لە دەرگایم خۆشم قساکەم. بۆ تۆ قایقەمی؟ بەڵێ قایقام تۆ نەدە من داخە.
سەرچاو ئێوە چۆن کوڕینە ئەتوانم چاش 200 لاوەرین ئەسم سەکەمەتە بۆێنم بەڵام زووم بێنەوە باشە هاي هاي ئەوە چییە؟ ئەوە پارەیەتە بێنێ سوالکەرانە ئەبێ دایمە بێن بۆ ئێرە وەسەڵەکانە بە قوڵەن ئاری ئازاد بەوام عەلی وت کە تۆ دیسا چی سێ و لێت زیوە ئاری ئەوە ڕاستە؟ بچەجار پێوی زینەکەی چەند جارم پێوت یەکەم چاقاس بەخەرناوەکۆ کاکە حەوجار ئەی بێ وەندی چی بکە وت یەکەم جار لەش ماتە ڕەئین و دوای قاز ناخێنە ئاکۆ بۆیە وە فیڕە نەچێ کاکە تۆ پێ وایە کێگەینە لە سۆپرمان نازانم زانە کاکە ئەتوانم دیارە بۆ سۆپرمان کڕن کەراتێ چی بەوەی هەموو شتێکیە خۆ کوێمە نییە ئەی کاکە بەو کی هەیە ها نای سو بەرابەیە بەخوا بێ کە ڕۆژمە بە باوکم بڵێم چە پێم وتم و چەوش لا تواصلنا لبين هرتي كرة خيرية بۆچی چی بووە هذا من وان كاوتونك هي لا بردو لتدرخ دقا خستنا كتمكا بۆی کرد ڕۆ بۆ دوکانەکەی بە بەخالی ئێستا منی شێمەوە چی بۆ توش بۆ چۆ تۆ هەنەکە دواییە کاکە ئەگەر بەخواستە لەگەری تۆ دەوچەوەیەکیان تەقێنە ئادێ بەرەبەرە بەخوا ڕەشیانە چیە؟ بەخوا بەگەر بەخەوی بینی سلام علیک دەفتەری ئەوەتان هەیە بچووک بەڵێ بەڵێ ئەوە بۆ دەمولوتراوە بە یەکە تانا هەر بە دوای ئەو قسەوەیە ئای کوڕی خۆم ڕۆژێکی دەبێت تۆش دوای کردەکەوی بۆ تۆ دوای کەس کەوتووی ئای کوڕم ئەو کشتەی من دوای کەوتم جوانترین ئافرەت بوو دایەخان مردووە بەداخەوە کە کاروانی بوو ئەمری خوای کرد بمبورە بەس بینی خۆمان بێ من خۆشم ناوێ ئەزانم ئەو کوڕمە و تاقانەیە خۆشم ئەوێ بابە خالد تۆ پێویستە بۆ نییە من و براگەمە هەیە ئای زانە جارێ تۆ بڕۆ لە دەرەوە 20 چیلکەم بۆ بێنە بەسەر چاو ئێستا شلکەکانە بوێنم بابە خالیجان زۆرم پێخۆشە کە پێم ئەڵێ کوڕم منیش پێم خۆشە کوڕمی کوڕەکەم
فرو بابا خالد هنا. زانا بله او يكان من النوقاب وبك بدولته بس شو بابا خالد شكانم. افرم زانا جان بله انجا امانم بيك جان بو مشكلة بس شو بابا خالد داتوانم. اي كوري خوم او نموني خيزانة خيزان يقبن بهيز ابن عزيزكم تو دانا يقبن بهيزن منو كركم يقبن بهيز ابين زانا جان کابرایەک هات ڕادیۆیەکی پێبوو بۆم شاک کرد پارەی پێ نەبوو ئەم کاتژمێرەی دانا ئەدەم بە تۆ زانا گیان پیرۆزت بێ زۆر سپاس دەکەم بابا خالد جان. پیرۆزت بێ کوڕم تۆ کوڕی منی پیرۆزت بێ کوڕی شیرینم زۆر سپاس دەکەم بابا خالد. بابا خالد من هەموو کاتێک کوڕی تۆم. نا تۆ کوڕی منی کوڕی شیرینم مبارەک بێ ئەو کاتژمێرە خواحافیز بێ تۆ کوڕی شیرینی منی ليلى كوا هليا لنا سعرك اسم ماله أران بأمريكا. هليا تخوا مرة دابا شمكة مرة تخوا بشمكة ده مرة تخوا هليا مرة سيدي شو بوتي انا نفسنا وشو انا ايش كان ها وي انا بوش كان برا شو لا بس هنا جان هذا شتك يا شو بوتو باج هنا بۆچی بنەچم بۆ لای بابا خالید؟ بس هنا جان ايش تام نالي تقول له انا يا ناقد زانا بك زوا بابا خالد شد مرد توم نالي بابا خالد جان تخوابە جەمێڵە! بابا خالد جان! بابا خالد جان تخوابە جەمێڵە! بابا خالد! بابا خالد جان! بابا خالد جان تخوابە جەمێڵە! بابا خالد! بابا خالد جان تخوابە جەمێڵە! بابا خالد جان! بابا خالد جان تخوابە جەمێڵە!
زانایان ئافم کە گەوەجێ مێشتی منیش بابە خالیدم خۆشەویست بەڵام بێ بەردەوام بین بۆی بچین بۆ ئەمریکا ئەمریکای چی تازە قەت ناتوانین بچین بۆ ئەمریکا با ئەتوانین بچین من هەموو ڕێکە شارەتام ئەها سێرەکە خەریدەکەشین بەیا کردووە زانایان ئەمە ئێرە لێرە ئەمریکاش لەویایە بڕۆم پێ بکە زۆر دوور نییە ئەمانە دووری لە ئەمریکاوە تۆ چیەڵێ ئێمە نە پارەمان پێ و نە پەساپۆرت ئێتە چۆن بچین بۆ ئەمریکا تۆ ڕاستەکەی ئێمە پارەمان پێ نییە بەڵام ئەمەشمان پێ قسەی قۆڕ مەکە ئەو پارچە دەسڕە چییە کاکە بەوا توانین سوپەرمانیش کڕین بە پارەی ئەمە ئەچین بۆ ئەمریکا کە لەگەڵ سوپەرمانی شاهاتینەوە بە هەموو خەڵگەڵی کە سوپەرمان هاوڕێی ئێمەیە ئەڵڵا هێ خەڵچینە یەک دوو ڕۆژێتە لەگەڵ سوپەرمانە بە ئاسمانی ئەم ناوەیە ئاسوورێنەوە خەڵچینە ئێوە چێتە لێمە کاکە ئەو ملۆکەوە لەکوێ بوو وەزە بێن زانایان دۆچینمەتەوە تەواو ئاخۆرە چ دامایە کەوتو بێ بۆ لێکرد زۆر زۆر دەمێگە ئەمەوێتم ڕستی دایکجام خەوە ناو ملوانکەیەکەوە زانام نەچمە شورۆ تۆ لێرە بۆسە منیش بۆ نێ مەشهورەوە جا بگری ئەمەیشی پیاوە تۆ پیاوانیت منیش پیاشی بچووکم دەدەمە داخە لێرەدان شۆ کەتن نەکەی خاڵەجان خاڵە ئەمە هاتشە بڕە خاڵە بڕە دەڵێم چی دەوێت خاڵەجان بێ زەحمەت ئەمە لەگە براکەمان بچین بۆ ئەمریکا ئەمریکا ئێ باشە لە کۆتان پێویستم بە پارەیە پارەتان پێیە ئەوەم پێیە فێڵە لێکردم فێڵە لێکردووی با فێڵە لێکردم بەخوا ساگەرەوە هەڵماتەم لێگە براکەوەیەکە بوو بەمانەکەم ئەو پێنە ئەو کەرە ئەو کەری زۆر باشە بارکەوە کەری چاکەم باش دەگەرەزانم تۆ سکوت بە خۆمەزانم باشە ڕێکەوتین ڕێکەوتی ئەمەش داگەرێت بردەی ئەمە ڕسمی شێە ئەو دایکمە دایکە مازانێ
نەخێ خاڵێکیان دایکم مردووە بەس من و براکەم ماین دایک ناوی چی بوو؟ خەجیجە باوکە ناوی خەسرە بوو؟ تۆ دانای؟ کوڕە گەورەکەیانی؟ بەڵێ خاڵێکیان بەس تخوا تۆ چۆنەوە ئازانی من و باوکە لە شەڕا بە یەکەوە بووین ڕسمی توی زۆر بە پیشاناوە مەمناڵی باوکە ژیانی منی لە مردن ڕزگار کرد ئەوە بگرە من نەتانمەم بۆ ئەمریکا عوسمان منەقیەوەم چییە؟ مەترسی ڕێگام زۆرە خێزانە و سێ چوار کەسم لەگەڵایە دوو مناڵۆژە خۆمە نابم تێگەی ها بردە بچۆ دەی وربە بەچەم بڕۆ دەی بڕۆ ئەوە بۆ چێتی ئەمریکا ئەمریکا چێە ئەمریکا شارێکی زۆر گەورەیە سەفرمان لەوێژی سەفرمان چێ تورکە تورێک ناتوانێت بڕێ سەفرمان ئەفرەد و ڕەقەبێکیشە شەقی بەسەر بکەرەوە ئاکەریۆمەکە چەسەرە خۆم ناومەوە وەرە خوارە وەرە وەتی وەرە مامەشان دوخوارە چۆ ئەو بدام شێگە بەسەر گوێ دەرێجیمنەوە ها لەرە بۆ دێنە بردەوە هەڵماتێن و گوی تەگی چی بکەم بێ ئێستا مەکەی تۆیە؟ مامەشان خوا مامەشان ناڕەسەنینە وەڵی جاری کەپتان بینمەوە لەمنەوە هەموو جانتانە شێنم کاکا ملۆکەکەی دایک بەفرۆشت خوا بەچەند دوو بلیتی جوان بەشی من اونجا بێکشیم بۆ ئەمریکا تەنها دوو بلیت ئەوەی هەڵچەندی نەشیمێتەوە دەدە منداخە ملوانگەی چی ملوانگەی هەرەوێت هەتا مایە بێ لێرە بچەقین هەتا مایە بەم دوو چاو ئەمریکا نبینی چایە لەرەو خۆم و خۆم بێقیاچی بۆ ئەمریکا چۆن تۆ بیری لەوە کردوتەوە ئەتۆ نەوەت ئەمریکا ئەوە لێمانەوە دوورە خۆم و خۆ بەبێ ئەڕۆین زاناشان شتێکی چاکەڵە نەشکمە بەبێ ناڕۆین تۆ وەرە لەگەڵم مایکل جان دانا لێرە بەسما پیاویرە بژۆتمەوە مایکل جان ئای ناڕەسەن بێرە خێرا دەی بێنە ئەو کڵاشم بەرە خێرا خێرا خوا خاڵی جان لێم بێ پێم نەوتی نەیتۆ بەمنەوە پێم نەوتی نەیتۆ بەمنەوە پێم نەوتی لەگەڵ برا گەورەکەما بووم شتێکم لێ خستەوە یانی لەگەڵ برا گەورەکەت هاتووی بۆی جۆ درێژەکەم بدزن وان نییە بەخوا هەری حەزی لێ کردووە بەڵە مامەی جان هەتوو حەزی لە جۆ درێژ کردووە لە براکەم مەیە ئێمە هاتین گەرەگەو لێ بکرین کاکە هاتین مەدوو کڕین هاتوون جۆ درێژەکەم کردن پێچین بۆ ئەمریکا ئەمریکا کاکە مەگەڵە چ بۆ ئەمریکا خاڵەشان توی فرۆشە نایفرۆشی ئەگەر بیکردن نابێت پێی بڵێن کەر خەڵکی نەپام بە جۆ درێژە لە کەر ئەمە جۆ درێژە کەر نییە کەرس و کایەتی پێکردنە خاڵە جان من پێشتر ناوم لێنەوە مایکل جاکسۆن شتێ فۆرمەکە مایکل جاکسۆن خاڵەشان مام بوورە ئێمە هاتین گوێ درێژەکە لێ کڕین بشمان بوورە کە یەکەم چا پێمان کرد بەڵام تخوا پێمان فرۆشە منەوەم جۆ درێژە دەمێکە بە یەکەوەین بووین بە هاوڕێ یەکتریمان خۆشەوێ ئەم جۆ درێژە کەم ئەخوا بێدەنگە جۆرایەڵە بەڵام بەخوا بڕوا ناکەم بە ئێوە بکڕێ چی پێ بمەرە خاڵەشان بەخوا هەرەوە نەمان پێ نازانم چەندیشە ئێمە گوێ درێژەکەمان پێویستە بیفرۆشی بێن باشە لەوە یەشیشە لێ بدزێ بۆ تۆ دۆست باس دەکەم خاڵە جان ئەو من گوێ درێژەکەم پێفرۆشن بەڵام ئەبێ زۆر ئاگاتان لێبێ ئەزیەتی نەن بێ خواردنی نەکەن باشە باشە بەێ بە خەڵک چای لەمانە بابە خۆش مایکل خوا حافیزتان بێ ئاگاتان لێ بێ باوکەکەم خوا حافیزتان بێ خوای جان ئەگەر لەو دوو مناڵە بێت خوای بیان پارێزی
زانە لێەوە ڕێک بە پێشەوە. باشە کاکە ناتوانین بڕۆین. چێ زانە ئەتە دیسانە لێ بم؟ کاکە ئەی دایک و باوکمان چۆن بەجیان بێڵی لۆسە قەبرانە لە بەخاتی سۆپرمان و ئەمریکا. کەرە تۆ قەت تێناگەی سۆپەرمان بە ئەونا ئازاو بەهێز یەک پەنجەبا لە هەر کەسێک و یەکسەر زیینوێ کاتەوە ئەگەر تێ لەگەڵ دایک و باوکمان بشین یا لەسەرکەوە. کاکە سۆپرمان ئەو نازەیە ئەتوانێت دایک و باوکمان زیینو کاتەوە. ئەی چۆن بۆیە ماچی نوێ هێنین نەمی سێسە پێ بڵێم وتم کە گەشتین چا پێ دەڵێم. کاکە تۆ زۆر ئازای ڕقم یەکی. دایکە باوکە من و کاکە ئەچین بۆ ئەمریکا بۆ لای سۆپرمان یەک ڕۆژمان پێچێ لەگەڵ سۆپرمانە بە فڕین یینەوە سەدام لەناوە بین و هەموو عەسکەرەکانی ئەگەینە دەرەوە. کاکە وتی سۆپرمان ئەوە ئازایە ئەتوانێت بە یەک پەنجە هەردووکتان زیینو بکاتەوە. دایکە باوکە بەخوا زوویەمەوە کاکە وایوت. کاکە وان نییە؟ ئەتوانین بڕۆین؟ کاکەشان زۆر سپاس. سەرچاوە بە قوربان. زانە بەڵێ زۆر زۆر سپاس. ئافێتت بی. کاکە ئەم شۆگین ئەمریکا. ئەگەر ئەم شێژنەکەی بەیانی هەرەگین ئەگەر بەیانشێنین لەسەر سەد و بەیانی هەرەگین. باش کاکە. کاکە بەڵێ سۆپرمان ئەوە ئازایە ئەتوانێت هەموو خەڵکە خراپەکان لەناو بەرێت و خەڵکە باشەکان زیینو کاتەوە. ئاوە سۆپەرمان زۆر زۆر ئازا و ئاشانە بفرێ. کاکە ئەی بۆ سەدام لەناو نابا خۆ سەدام دەرەگە لەگەڵ خەڵک خراپە و دایک و باوک ئێمەشی کوشتووە. نەهەزانم لەوە چێ نایەوی نەبیست بێ. کاکە بەخۆ خۆم بە سۆپرمانە لێم. زانە ئەو دەسەر چێ دەستەوە؟ کاکەوە کڕیم ناوی ئەوانی گیانوسم کە لەگەڵمان خراپن و دوایش ئێم بە سۆپرمان. کاکە سۆپرمان چۆن بوو بە سۆپرمان؟ باشی سەبەرمان بووە. ئەی کوردیە زانێ؟ سۆپەرمان زۆر زۆر ئازایە زمانی هەموو عالەمە زانێ کوردی و سینی و سویدی و چینیش ئەزانێ. کاکە سۆپرمان گۆشتی بەرازە خوا؟ نازانم زانە لەوە چێ لە ئەمریکا بیخوات.
کاکە ئەگەر سۆپرمان مناڵی ببێ ئەوێ بە سۆپرمان ئەگەر کوڕ بێ ئێگە کچ بێ وەرەدا بەسە مێشکی بردە کاکە سێ هەموو کۆکاکۆلایاننا بەش هەموو دنیاکە کاکە ئەتوانی لێی بەرین زانە زۆر خەتەرە ئەترسنێشێک مانگ دێ نا کاکە کەسی لێ نییە یەک دانە بۆ من و یەک دانە بۆ تۆ باشە بەڵام کەسا یەکسەر پێم بڵە باشە باشە کاکە کاکە گەڵە خۆ بێ ئەڵێ چی تاماگی لە دەمایە مامای براکەم هەلۆ دێ زۆر دوور نییە باش وەرە عەربانەکە لێرە بەسە تا ئەو گێنم ئەچە مایکڵ ئەرۆڵە تۆ بۆ کوێ ڕۆی من و براکەمەشی بۆ ئەمریکا بۆ کەرەکە براتە نا براکەم لێو بووە بۆ کنێ بوو لێون بێ خۆ لێم نەکەوتووە دۆڕانم دۆڕان بەڵێ قمارەکەت وەڕان و خاڵە لەسەر لۆرێ جێری خۆردی نەیدۆی بەسەڵ بە سەرێک پشتی لۆرەکە ماوەتەوە تۆ ئەمریکا و ئەمریکا لەکوێیە ئالێوەیە ئالێوەیە بەڵێ ئەمانە تو زانی تۆ ڕۆڵە من ئینگلیزی خوێندووە مامە ئەدە قسەم بۆ بکە بە ئینگلیزی هەلو مستر گود نایت گود سلیپ گود ستۆپ شەبا خوا بیکە براکە دەستبەزیتەوە خوا بیکە خوا بیکە ئەی خاڵە بۆچی خوا براکەی لێوان کردم خۆم بەزە و برامێ برایترم نییە بێکەسم بێکەس کوڕم تۆ بێکەس نابێت ئەمە خوا لەگەڵە خوارەکەی بە حومان داناوە ئەی چ ڕێگەیشی بۆ تۆ داناوە خاڵە بچوومەتە ئەمرە و ڕێگەیە ماوە کە خوا بۆی داناوە ئەو ڕێگەیە چییە لەم آخر زەمانە سەتەداوی سەگوا بەشتی خراپیشانە هەموو خەتای سەردامە ئەی ئێستا خۆ بۆ سێریەکەی من لە دواوە سێریەکەم سەدام سەتەلای دروستەکە سەدام لەگەڵ چینەکانە دروستیەکە ڕاگرە میزەکەم خۆش کەرێکی جوانت هەیە ئەم جاریان پێی نەڵێ کەرەوە کەرنیەوە مایکەڵ جاکسۆنە مایکەل سەگواب کێیە مایکەل سەگواب کێیە ئەوی کەرەوە ئەوی کە خۆرەگەلە
كركز بقراني بيشا ماما جا مايكل جاكسون لا تلفزيون قرانا له رقصي شقا ها رقصي كي ويا فرصة قوات شيكي رقصي كي مايكل جاكسون كم يا خود ودا سيبا قلت يا اخو اقايل حموشتا اخي واواكا ولا ستلايدو في من الامس انا اشتكي قورة ان شاء الله اخوان ما جابرا كذا توشي توا طلع قصة لا نقري ها خليكي كركوبة اشتكي جوانا خاله بخوب رقمه وابيك والله هو اتوب ما بيك كاكا 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 زنشن 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 زنه واجا تقولي واجا تقولي تو انترناشنالي تو شکرم خود نبی و اینترنشنال اوش زنه وادي راح اسلك ولا غنيه ديوي هذا كمان بو اوبيا وبيرا هلا مستر هلا ولا اخوات ولا اخوي قورة دبروا بولا بسكم بس قولي باش زين وشيا دي اوفخو ناخم اخي نبي اخوي انا مناخم دبي اخو بابرا قوي وابونا نبي ان خوردي تولي اخو اوي توي يلا مايكل هلو مستر جود مورنينج جود مورنينج هاو ار يو ثانك يو مرحبيس يلا مستر مسلم ان شاء الله كان امريكا سلام لامريكا بكان انا بس انا كان خريجي جيا واقال حموشتك حسب اخو من چه دوسیم مايكل جان شو شاد بانيا كبيني نوا اوره واسلی بین بخوا بخوا زوزو خوش ابو اگر مايكل بيتواني اقصب کا بخوا زور زور خوشم کرد تو بیگ تخدم دخسته والله مايكل جان چی دویا بطيب بيخل يقول علي مش كشف معنا جيد چی بکم مايكل بانی کردم بوتنا شو ها والله كاكا الله أكبر الله أكبر
بچیم بۆ ئەمریکا. وخروا منا بعد لا تجونا لهالابد. يلا امشوا بەخوا يمەوە. امشوا نروح لامريكا. نروح لامريكا. فان زفنا خلاص ماكم خاڵە شكرا ئەرە لەم ناوە قاچاقچی لێیە كعلي لجوليا برقصة لقوا كم سلام عليك يا علي من براغا ما نمشي من أمريكا أتواني أرمتي ما بي أما تيمة ئەوە ناتان بات أواني ما باب ما جينا إتلي أخو ما توين بريم أمريكا خۆتان قەت ناگەن. بەروەڵا ئەتوانین تۆش با پێویست نییە. خوا حافیز. وەرە 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 وەرێرەوە. تۆش؟ تۆ توێ بچی بۆ ئەمریکا ها؟ بەڵێ باج نەوەیەک بێت بەڵێ. دوو نەوە هەیە. یەکەمیانەوەیە سواری ژێر ئەو لۆریانە بی کە لە کارگەی جگەرەکەی ناو شارەوە یێتە دەرەوە. ئەبێ ئاگال لە خۆ بێ نەکەویتە خوارەوە ئەجینە ئەمریت چونکە زۆر کەس لەوێ کەوتونەتە خوارەوە مردونیا لە سنوورەکان گیراون. دووەمیشانەوەیە کە بەیانی زوو لەگەڵ خۆما بێن و لە سنوورەکە بتان پڕمەوە لەوێ زیاتر لە هیچ شوێنێکیکەوە ناتان بم. إيه باشا بمان با بێنە ملوانکەکەم بەرێ. بەهاری لەگەڵ ڕۆشنە وەریەگری گوێ درێژێکیشمان لەگەڵا. گوێ درێژ كيف بیفرۆشن. بەیانی سەعات حەوت لە پشتی چایخانەکە حازر بن لێوە لەگەڵ چەند کەسێکی کە دەرباستانن. لوان كم بريا زانا أبي ما يقول فروشين ماني حزنا كم بلا ناشارين يلا وري الشارع مكان باشتري جود ريشم يا ورنوا إذا الناس نانا. خلشي نورنوا وام جود ريشا كان جاهز زانا بلاشا ورنوا كاكا إيش بس ده نامي غلط عربي. عربي شيء أي خونا على الماكري أو جود ريشة أقل نعتها وتعليا. سيدنا زعتت النعمة إذا مرولي كيف يخوتنا لا تنال غانا كرا كورينا بەڵێ چل دینارتانەیە مێ گاڵتەم پێ مەکەن و تووڕەشم مەکەن ئەژینە لێتانەیەم خاڵێکیان گیان 50 دینار لەمبەرێ و ئەم لاوە لاشە ماچەکەم. 45 مێ بۆ ماچی شیتیانە بێ دەی دا بەزەرە خوارەوە دەی كاكشان أما جود ريشا كو بارقش بكرة بگرە باوکم ئەمە سی ئەمە چل چوار ئەمە پێنج ئەمە 45 باشە دەتوێتە جوان بێ منە ڕۆم شەڵا خێری لێبینی مەرد و جاخوا حافیز. ئەمر درێژ بیاخوا هيليا هيليا ئەو چێکەی لێرە هلا جماعة قلمان زور بيلا كردي پێم نەوتیت باوکم بوو بینێت کوژە. أنا مش لين بقول ما سخواك دقة مرة بخسين تخواك دقة باشا هيليا هيليا تشيليا هيليا ئێستا ئێمە لە ماڵی پولمین ماڵیانەی مزگەوتەکەوەیە ماڵەکەیان ڕقم 13 دەوری ساعت 6 وەرە بۆ ئەوسا قساکەین. باش كاكا كاكا شو وقت كاكا 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 ولا شو بوي
لەسەرەوە بووم چه دەکەن لەسەرەوە من قورگم دراوەنی هاوارکەم بووم بەکێن چیۆنە دڵ ناسکالێکی ئەی چۆن تۆ برای منی باشە زاناشان لەم وەرە چون بۆ شوێنە پێ دەڵێم بڵێ بەخوا بەخوا ئەیمۆ نایێت وەزێکیمان لێی ئالۆ سەربانە وا براکەت بۆ لێرە نییە نەمدیوە ئەی ملوانکەکەت پێیە نا بە براکەمە ئەگەر بێت و ملوانکەکە نێنێ ناتان بم تێگەیشتی هەندێکە بەهەرەوە قێناکە گوێمێرێ هەریە تومیکە هەڵدیا بۆمە هێلاشان بە قورمان لە تۆ جوانترم نەبینێ لە دنیاە هێلیا بە قوربان چاوە بنوقێنە تا چەنە حوتە ئەبێ بڕۆمەگینا لەگە براکەم ئەمریکامانێکی سەرچە ئەو تۆ چییە لەی لە ئەمریکا چیەکەیت ئەو ڕۆژە لەیلاوەتی تۆ لەگە کەس کار تا چی بۆ ئەمریکا نەخێرم بۆ ئەوان بە لەیلاوە دووستم خۆمی بەسەرا بەم بەڵام گواستمانەوە بۆ ئێرە باوکم لە مەکتەبێکی ئێرە ئیشەکە نە من و نە تۆش کەسمان ناچین بۆ ئەمریکا دوای یەکترە بینین زۆر درەنگە ملوانکەکەم بەرەو خێرا سواری سیارەکە بن با بڕۆین بەڵام لەوانکەم پێ نییە چۆن تا هەتا ملوانکەکەم نێنێ ناتان بم تێگەیشتن کاکە سەرکەون ێڵا درەنگە ێڵا دەی با بڕین سەرکەوە سەرکەوە با بڕین دەی پێمەڵێ بناکەکە لەکوێیە یامە بە هێلیا پێمەڵێ هێلا لێرە چەکە هێلیا لێ لەگەن کەسکاری لێراشی من ئەمزای چوم بۆ ئەمریکا یعنی ویستە لە ئەمریکا لەگەڵ ئێریا بشیت نەک لەگەڵ دایک و باپمانە بۆیە لەگەڵ مناچی جەبرامە لێرە من لەگەڵ هێلیا ئێوە بریارمان نەبێتەوە بچین بۆ ئەمریکا و نەکەوتمان تۆ بڕات دایک و باپمان بیرو بکاتەوە تێبکە ئەمە لێرە بێنەوە لەگەڵ هێلیا بشین تێبکە تێگەی بەس سەواسم لێبێنە ئیتر نەیتە بەردەمم بە دۆشم نەکەوی
شوية وسطى حجي شو هاي؟ اللوري مالتك ده يخرم عنده. يمكن مال الثلاجة يا سقف. متأكد انت ماكو شيء جوا؟ ده يخرم عنده؟ شمع طعمة طيبة. طعمة طيبة بس صلحها حجي صلحها. تعال برا تعال. حجي تعال تعال. هاي شنو جوا؟ بليت حديد. هاي بليت حديد. ذبه خلاص ايه خلاص. يلا نروح. اخواتي ونعلم لشوم. عشان اخوتي شتو باتو غير اخو مقصر لقلتونا قبل لقلتو ناس بو امريكا. زانا عشان افهمك اذان لو انسي والله من لها مشتك بشيمان وما لقيت بمشي بامريكا. اكيد يسلي لنا هرشي حرسي ايري ابو بانا كبو اشقيشنا ويبو كوشن. تاخذوش كوشن. زانا عشان افهمك اذان نعطي وقت قفنا قلابكي والله من حدا كان بمرو تولم عدسنا بي قو كما همشتك نشتك شن بخيال انا والله من حدا كان بيكو بمشي بامريكا ولا سفر ما تو تشلي طاو بالنوم لدى ترقان دوسي ايام بسوق المال تو شوسي خوتا عقريت خي خو لسا خوش إذا قلت بس سفر ما لي ما بنكوشه وتو تشلي
تقمع هنا أتولى بيك بوكس أصل كونكا هو راسك ليش أكو خير خير دي سنة بخوك عثمانة كاسمان شي كاكا بخوا ورا دانا ئەو چیەکەی لێرە من براكم بەتەنیا تایاراتوین خۆتان بەتەناتون بۆێرە هیچێکی زۆر خراپتان کردووە دەوانێ شتێکتان لێ باتایە ئۆتۆلی هەروەتیمان بەی کاکە مەسەلەکە بۆ شێوەیە نییە ئێوە تا ئێرە هاتوون هەموو ژاتان کەوتۆتە خەتەرەوە ئێمە پێویستمان بێ ئەوە نییە خۆمان چۆن هاتوو گۆراتۆی ئەوە بڕێن بۆ ئەمریکا ئەوە چێتی و چیسە ئەلێ کرم نەکنتایە بەڵێ ئێوە نابێ بە تەنیا بپەڕێنەوە هەر کەسێ بە قاچاق بە تەنیا پەڕێتەوەی کوژن لەبار حاڵ تخوا تۆش یارمەتیمان بە بەڵێن بێ ئێمەش نابینە ڕێگر لە بەردەمیت کەسێکە تخوا یارمەتی من و براکەم بە تخوا ئێتە پاڕێنەوە کرمی خنەواتی بەڵێ هاتم کوڕینەوەرم بۆێرە ئێمە بە دوو سیارە دەرەچین ئێوە لەگە سیارەکەی کاکجەمالا بەبڕۆن خێزانێکیشی لەگەڵایە بەڵام هیچ وەرەقەم بۆ پایان نەکردو ناچارم لەو سیارە بتان شارمەوە ئەچین بۆ شارێکی کە لێو وەرەقەتان بۆ پایاکەمەوە تانکەم بە کوڕێ و خێزانە لێو ئاچین بۆ ئەمریکا باشە باش 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 ئێستا بێەوە لەگەڵ کاکجەمالا بڕۆن باش گەراکە دەی گەڵا کوڕینە جۆ بگرن تۆ زەشکاکە و مڕێ کە گەشت بە سەیتەرەکە زاڵتی سێدرێگە ڕامەگرێ دامە بەزێنە و سنووقی سارەکەم پێکاتەوە پێشەوەی بیکەمەوە دووجار پیاە چەشم کە پیاما چەشە ئاگاداکردنەوەگە بۆ ئێوە بەی شێ قسە ناکەن تێگەشتن بەڵێ باش ها بام بەتڵشتان پێبێ کەمی سەرامی زەگە ناو بتڵەوە باشە بەڵێ باش نایکەیتە ناو سارەکەەوە ها ناناخە بنەبێ هەردوو چاو دەرە لەمە جینا هاوەم سناو گونیەوە دی خێرە
انت روح. هاي قرية قدامك. فايتك. عندك شوية؟ نعم. جيب. انزل افتح الصندوق. صار عندي. مرات ما يفتح. وخر. بعدها تتجوزك. تعال. روح. کاک جەمال ئەو مناڵانە دا نابەزێنی خەمە نەبێ هیچیان لێ نایە وجدانە بێ کاک جەمال گوناحن كبر يلا هو شكل خاري حيوان في سكرتك خاري حيوان ولا بلاك وش حيوان لا دم ها برا خير انا حيوان صدق برا من بشكانه امريكا خير انا سيدي توا بخت من ما لا تشق الروش تيجي تناقي لعمي اسد ليس تبري مني كاكا 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 چی دیوه او چیه او پاسپورت خون درستم کرده با هر دکمن زنشم بهار هم زر مامان به حساب پاسپورت من پیه خب من تو هم چین بابرین الله بس كاكا بابرين قديش ما أمريكا أو لا كوكا كولا أخو بيزا قشم بيو كوكا كولا زانا ده أمريكا قبل شبالي أخي ولي ما بقى زانا
وباش لە بەسابەری خۆدا نزیکە حەوت ساڵ خۆتە حەوت ساڵی 6 ساڵی کاکە تۆ کەسڵی کەس نازانێ دە باشە ئەم بە کەس ناڵێ کاکە بۆ نایی دەوەرە کاکە دەوەرە من لەسەر تۆ ڕاوەساوم وەرە هەتا درێژی نەکردووە با بگەینە ئەمریکا زاناچەند بڕۆ لێرە لاتۆ قاچمە ساڵ خامە کاکە کاتی گاڵتە نییە هەتا درێژی نەکردووە با بچین بۆ ئەمریکا بەخوا گاڵتە ناکەم لاتۆ لێرە بڕۆ کاکە ئەگەر نێ و بەردانم پیاگەشم بەخوا گاڵتە ناکەم لاتۆ لێرە بڕۆ ئەم جام بەڕاستی پیاتاکێشم کاکە کاکە و بەڕاستیدا چەند دەی پیامەگەش دەی پیامەگەشە دەی پیامەگەشە چەند پیامەگەشە ئەگەر ناڕێ من پیاتاکێشم کاکە نارۆم لێرە بێتۆ نارۆم لێرە قەت لێرە نارۆم دیکە پیاکەشم بڕۆ لێرە لاتۆ ئێمە پێوە تۆ نەتری بەتوانین پیاتاکێشم تۆ پێمە کێشە پیاتاکێشم نارۆم لێرە بێتۆ چەرەدەم پیاکێشی پێم کێشە من قەت لێرە نارۆم بەخوا دێدەگرم دە بڕۆ کاکە قەت نارۆم لێرە پیاتاکێشم بەخوا پیاتاکێشم چەرە پیاکێشی پێم کێشە هانیە پیاتاکێشم بە کێم کە تۆ نارۆم لێرە قەت نارۆم کاکە قەت تۆ بەجێ نەیانم کاکە تۆ قەت بەجێ نەیانم قەت بەجێ نەیانم من قەت لێرە تۆ بەجێ نەیانم پیاتاکێشم دە بڕۆ ئای پیاتاکێشم بڕۆ دێمەدی بڕۆ تۆ بە ئەمریکاکە وەستە بڕمەوە قەت نامەیە قەت ناچم ئێتر تۆ قەت ناچم من بەستۆمەوە کاکە بەستۆ کاکە من بەستۆمەوە دە باشە زانە خێرا ڕاکە لە شایشی بێنەوە فریان بکە دەبڕ دێ خێرا ڕاکە کاکە ئیشەم بۆ سەعات تۆ ئەلەیە بۆ سا هیچ بەگەی سێمەوە کاکە هیچ نەتوڵێ ئایا سێمە باشە
كاكا عفوك خلاص يا معك ابن النبي خلاص يا معك ابن النبي شديد لنا على برا خلاص يا معك ابن النبي شديد لنا على برا سنة شان كاكا أنتو نمردوي؟ نخيا من نمردو من صبرمان شو نمريا